طبعا شیردانی سروشتی هەڵبژاردنە. دکتۆرە لە کۆمەلگای ئەمەداوا باو بووە ئێستا لەلایەن خانمانەوە کە شیر نەدرێت بە منداڵ یان بەشی زۆری خانمان شیر نادەن بە منداڵانیان ئایا تا چەند کاریگەری دەبێت لەسەر تەندروستی ئافرەتان؟ طبعا شیردانی سروشتی هەڵبژاردنە. ئەمە ئەوڕۆکە لەژێر دروستمی پێشەنجی بدەین بە شیردانی سروشتی. بەڵکو مافە لەسەر داگ، مافە لەسەر خێزان، لەسەر کۆمەلگا کە شیری خۆی بداتە بە منداڵی. یەکێک لە مافەکانی منداڵ کە دێتە سەر دنیا شیری داکێکە وەرگێتن. طبعا ئەو شیرەیە هەم ئیستیفادەی لە بۆ داکەکەی هەیە لە ڕووی تەندروستی دەرونی و جەستەیەوە، هەم ئیستیفادەی هەیە گرنگی هەیە لە بۆ منداڵەکە کە منداڵێکی تەندروست دەرچێ. ئەگەر منداڵێکی تەندروست بی کۆمەلگەی تەندروست دەبێتن. باشە دکتۆرە لە با بڵێن خانمان ئەو کێشە تەندروستیانە کە ڕوبەڕوویان دەبێتەوە یاخود با بڵێن ئەو گریانەی کە لە سنگی ئافرەتان دێت یان ژنان دێت بە گشتی تا چەند کاریگەری پێنەدانی شیرە؟ خۆی شیردانی سروشتی یەکێکە لەو بلێ یەکێکە لەو هۆکارانەیە کە دەبتە ئەوەی داکەم پارێسی لە نەخۆشیەکانی مەمک و لە نەخۆشیەکانی بەتایبەتی شێرپەنجەی مەمک و هەروە نەخۆشیەکانی شێرپەنجەی هێلکەدان. لۆیە ئەمە هانی داکەکان دەدەن کە شیری خۆیان بدەن. ئەگەر هاتوو هیچ مشکلێکی ئەوها گەورەی نەبوو لەسەر داکەکەی کە شیری خۆی بداتێ پێویستە بیداتێ. ئەوەش دەگەڕێتەوە سەر ئامۆژگاریەکانی دکتۆری هەم ئافرەتان و هەم منداڵان. باشە دکتۆرە زۆر جار جێمان لێ دەبێت لایەن ژنانەوە کە دەڵێن منداڵەکە شیر ناخوا. ئەوە تا چەند ڕاستەیان چی بکرێت بۆ ئەو منداڵە شیری سروشتیدایکی بخوات؟ خۆی منداڵ بە فترە کە دەبیتن لە بۆ ئەگەر هاتوو لە ئێستاکە لە هەموو دنیا ئەو هاالەیە کە مندار دەبیتن یەکسەر لەسەر زجی داچی دادەنێن خۆی ئۆتۆماتیکی دەڕوا لە بۆ مەمچی داچی مەمکەکەی دەگری چەند تاخیر بی کە چەند تاخیر دەست پێ بکاتن کە شیری خۆی بداتێ ئەوەندە منداڵەکە زیز دەبی لە مەمچی داچی. لێ ئەمە هانی داکەکان دەدەین لە کاتژمێری یەکەم دوای منداڵ بوون هەوڵ بدەن شیری خۆیان بدەنێ. ئەگەر هاتوو داکە نەشتەری کردبوو دەزانین هەتا بەنجبەری دەداتن بۆ ماوەی 3-4 کاتژمێر کەنجین بەخۆ هاتووە پێویستە شیری خۆی بداتێ. یعنی پێشەوەی شیری خۆی بداتێ نە قەنداوی بدەنێ نە مەمەچیتکەی بدەنێ چکە ئەگەر هاتوو مەمەچیتکەی بدەنێ یان قەنداوی بدەنێ ئەو مندارە زیز دەبێتن لە شیری داکەکەی وەری ناگرێتن. ئەوەیە کە مندارەکە بە مەمچی داچیەوە وە نانووسێتن و داکەکە پێویستە پاڵپشتی هەبێ خاستەن ئەگەر هاتوو داکەکە بلێ یەکەم منداڵێ بوو چکە نازانێتن شێوازی گرتنی منداڵەکەی شێوازی چۆنیەتی دانانی منداڵەکەی لەسەر مەمچی ئەگەر هاتوو پاڵپشتی نەبی لەلایەن دەوروبەری بە تایبەتی پیاوی داچی خوشتی ئەوانە پاڵپشتی نەکەن ئەوە نازانێتن و دەرێتن منداڵەکەم مەمچی ناگرێتن شیری خۆم ناگرێتن.